دکتۆرێک لە زانکۆیەک لە زانکۆکانی ئەمریکا محاضرەیەکی پێشکەش ئەکرد. محاضرەکە هەندێک لە مسلمانانیش تایە بەشدار بوون. محاضرەکە بەناونیشانی كيف تتغلب على القلق، چۆن زاڵ ئەبی بەسەر دڵەڕاوکێ، بەسەر قەلق و ئەوەی کە ها دڵمان هەمومان دڵمان نامرتاحە، ئەوەی کە ئێستا زۆرێک لە خۆمان یا ماڵ و مناڵمان، خێزانمان، کچمان، کوڕمان، باوکمان، حتا تەنانەت پیاوە پیرەکانیشمان هەندێکی گشتی تووشی دڵەڕاوکێ هاتووە. چۆن زاڵ ئەبی بەسەر دڵەڕاوکێ. جا ئەم مامۆسایە لەناو باسەکانیە باسی ئەوەی کرد کەوا ئینسان نەجاتێ بێ لە دڵەڕاوکێ، نەجاتێ بێ لە زەختی دەوروبەر و ئەوەی کە هەیە لە دەوروبەری ئینسان لە ئیش و کار، لە هەموو ئەو شتانەی کە بە دەوروبەرتە نەجات تەبێ لەوانە هەر هەمووی ئەگەر جسمت، ئەگەر لاشت مادەی ئەندرۆفین ئیفراز بکە، مادەیەکە لە لاشەی ئینسانە ئیفراز ئەبێ وەکو هۆرمۆنێکە لە هۆرمۆنەکان ئەندرۆفینی پێ ئەوترێ. جا ئەم جەما مۆساکە دەستی کردە باسکردنی ئەوەی کەوە ئەم مادەیە چۆن ئیفرازە بێ لە ناو لاشەی ئینسانە. باسی ئەوەی کرد کەوا ئەم مادەیە لە کاتێکە ئیفراز ئەبێ ئەگەر ئینسان لە حاڵەتێکی وەکو بڵێ بەنجبوونە، لە حاڵەتێکە کە دوور بێ لە هەموو شتێکی دەوروبەر کە ئیزعاجی بکە. جا ئەم جا باسی ئەوەی کرد چی کاتێ، چی حاڵەتێ ئینسان وای پێدێ. باسی ئەوەی کرد کەوا خەوتنێکی قوول، ئەگەر ئینسان بخەوێ خەوتنێکی قوول، پاشان ڕۆژانە لای کەمەکەی 10 دقە دەسی پای درێژ بکە و چاو بن و خێنێ و ئیسترخائێک بدا بە لاشەی، و هەروەها وەرزشکردن لای کەمەکەی لە هەفتەیەکە 6 سەعات وەرزشکردن واکە ئینسان ڕێکردن یا ڕاکردن یا هەندێ وەرزش واکە ئەو ئینسان ئەو مادەیە ئیفراز بکە. و چوارەم خاڵ کە وتی سەرنجی هەر هەمومانی ڕاکێشە، وتی خوشوع لە نوێژە، بە تایبەت سوجدە. وتی سەیرمانات کابرایەک مەسیحی و لەوانەیە هەر باوەڕێشی قایم نەبێ ئەم قسەیە بکە. وتی بە تایبەت ئەمە ئەبینی لە موسڵمانانە کە نوێژیان هەیە لە هەفتەیەکە لای کەمەکەی ئەوان 35 نوێژ ئەنجام ئەدەن، 35 فەرز ئەنجام ئەدەن ئەگەر سونەتەکانیش نەکەن. زۆرێک لەوان نوێژەکانیان بە خوشوعەوە ئەنجام ئەدەن، بۆیە ئەو مادەیە ئیفراز ئەکا و ئەبینی قەلق و دڵەڕاوکێ لە وڵاتە ئیسلامەکانە لە هەموو شوێنێک کەمترە. و ئەو نوێژەی ئەوان کە لە هەفتەیەکە 35 جارە زۆر لەوە مهمترە کە لای ئێمەی مەسیحی لە هەفتەیەکە 1 جار ئێمە نوێژەکە ئەنجام دەدەن، ئەویش لە 100% خەڵکەکەش ئەنجامی نادە. و بە تایبەت جەختی لەسەر ئەوە کرد لە سوجدەیە. ئینسان لە سوجدەیە ئەگەر درێژی بە سوجدە بدا و بە کوڕنوش بدا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثا فەرموویەتی نزیکترین حاڵەت ئینسان لە خوای پەروەردگارەوە کاتی سوجدەیە. ئەلەو کاتە ئەو مادەیە زۆر بە زۆری ئیفراز ئەبێ و ئەکا ئینسان قەلق نابێ، دڵەڕاوکێ نابێ. بەڵام دیارە ئەوانەمان کە دڵەڕاوکێمان هەیە، ئەوانەمان کە تا ئێستا قەلقین، ئەوانەمان کە ئەوە لەزەت و چێژ زۆر لە نوێژ وەرناگرین. تۆ ئەو نوێژە بکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم داوای کردووە